کێشەیەک نییە بۆ موچە بەڵام بەداخەوە لە ڕێکارە هونەریەکانە جاری وا گرفت دروستە بێ بۆیە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە زووترین کاتە کۆتایی بەم کێشەی لیست و گرفتانە بێنێ کە لە بەردەما هەیە بۆی شایستەدارایەکانی فەرمانبەران مانگان لە کاتی خۆیان بێت تەسەور ناکەم دۆسی ئەم خانشینانە لە هەرێمی کوردستان هەمووی تەواو بوو بێ ئێمە جارە ببڕێتەوە بۆ بەغا و لە بەغا بڕیاری سەرفکردیان بۆ ئەمانە ئیکرامیان هەیە موچەیان هەیە لەبەرەوە ئەم بابەتانە پێویستی هەموو مانگێک پێویستی بە لیستێکی تازە هەیە ئەگەرچی ئەوە کراوە بە بنەمایەک خۆ میزانێ ژوایە لە ساڵا بڕیارە درێ ساڵانە ئەوەنە میزانێ بۆ وڵات تەرخانەکرێ مانگی ئەوەنەی بۆ تەرخانەکرێ بەڵام هەندێک گۆڕانکاری و جیاوازی هەیە کە بەردەوامە بڕاستی لە مانگەکانی ساڵ و باشترین گرنتی بۆ شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بریتیە لە پابەندبوون بە یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی و یاسا بەرکارەکەین ئەکرێ هەرێمی کوردستان بەجددی لە بابەتەکە هەبێ و ئەوەی ئەرکی لەسەر شانێتی جێبەجێ بکە بڕیارەکە و خۆی جێبەجێ بکە ئەگەر حکوومەتی عێراقی فیدراڵی پابەند نەبوو ئێمە ئەو کاتە گلەیەکان لە حکوومەتی فیدراڵی بکەین و بەردەمی دادگا لە حکوومەتی فیدراڵی بگرین و فشار لەو بکەین.